وەکو قوتابیانی قۆناغی دۆمی بەشی کۆمپیوتەر نێڕۆک لە پەیمانگەی تەکنیکی پایتەخت هەڵساین بە پێشکەشکردنی پرۆژەی دەرچوون. پرۆژەی دەرچوونی ئێمە لەسەر نێرس ستیشن کۆڵ سیستەمە. ئەم سیستەمە بەکاردێتن زیاتر لە نەخۆشخانەکان بۆ ئاسانکردنی کاری دکتۆرەکان و پەرستارەکان. سیستەمەکەی ئێمە پێک هاتووە لە چەند ژوورێک بە شێوەیەکی ئاسانکراو تا ئێمە بتوانین ئەو بیرۆکەیە بگەێنین بە ئێوە ئەم سیستەمە چۆن کار دەکاتن و سوودەکانی چییە بۆ نەخۆشخانەکان و چۆن دەتوانین سەلامەتی نەخۆشەکانمان بپارێزین. ئێمە ژووری یەکەممان هەیە بۆ نەخۆشێکی دیاریکراوە. نەخۆشەکان پێویست ناکاتن پەرستارەکە لە هەموو کاتێک یا هەموو دەقەیەک بێتن سەر لە نەخۆشەکە بداتن. ئەو پوش بەتمان هەیە بە وایرێک و بەستراوە لە ڕێگەی وایرەوە بە ژووری یەکەم. کاتێک کە نەخۆشەکە پێویستی بە شتێک دەبێتن چێک پوش بەتن دەکاتن، یەکە و سەر یازێک دەڕواتن بۆ نێرس ستیشن بۆ لای پەرستارەکان. لەوێن دەرێ پەرستارەکە دەزانێت کەوا نەخۆشێک هەیە لە ژووری یەکەم پێویستی بە یارمەتی هەیە. پەرستارەکە لە ڕێگای ئەو کارتەوە چێک ئین دێتە ژوورەوە. کارەکەی نەخۆشەکە جێبەجێ دەکاتن ئایا پێویستی بە شتێک هەیە یان حاڵی تێکچووە یان پێویستە عیلاجێک وەربگرێتن. کاتێک کە ئیشەکە تەواو دەکاتن چێک ئاوت دەکاتن. ئەوە سوودی یەکەمیان. سوودی دووەمی ئەم سیستەمە خوا نەخواستە لە یەکێک لە ژوورەکانی نەخۆشخانە تەقینی غاز ڕوویدا یاخود ئاگر کەوتەوە یاخود دووکەڵ دروست بوو. بۆ نمونە لە ژووری یەکەم یەکسەر یازێک دەڕواتن لە بۆ نێرس ستیشن پەرستارەکان ئاگادارکردەوە دەنێرن بۆ تیمی ئاگرکوژێنەوە. تیمی ئاگرکوژێنەوە ناتوانن بێنە ژوورەوە ئەگەر کاتیان پێ نەبێتن دەرگاکە بکەنەوە. دێنە ژوورەوە ژانی نەخۆشەکە ڕزگار دەکەن و لە ڕێگەی ئەم کارتەوە چێک ئاوت دەکەن و ژانی نەخۆشەکە پارێزراو دەبێتن و هەموو ئەو ڕووداوی کە ڕوویدا هەمووی لە دەیتابیس خەزم دەکرێتن و دەمینێتەوە لە ناو دەیتابیس. لێرەدا لە پرۆژەکەمان کە پێک هاتووە لەو بۆردە لەگەڵ ئەم جۆرە حەساسانە کە پێک دێت لە لیستەکان بۆ ژوورەکان بەکارهاتەوە وەکو ژووری یەکەم، ژووری دووەم، ژووری سێم، ڕووم 1، ڕووم 2، ڕووم 3 و لێرەدا فلێم سنسەر بەکارهاتێت کە حەساسە بۆ کارەبای. لێرەدا ڕێلێ سویچ سنسەر بەکارهاتێت کە بۆ تەحویل کارەبا بەکاردێتن. وا لێرەش DHT11 سنسەر بەکارهاتیە کە بۆ ڕتوبە و گەرمی ژوورەکەی بەکاردێتن. لێرەدا RFID-مان هەیە کە بۆ چێکین و چێک ئاوت بەکاردێتن. و لێرەشدا ئاردوێنۆمان هەیە کە پێی دەڵێن ئاردوێنۆ مێگا 2506 کە ئەم جۆرەمان بەکارهێنەیە کە پۆرتی ئینپوت و ئاوتپوتی زیاترە و بەکاردێت لەم جۆرە پرۆژانە زیاتر. و لێرەش بە هەمان شێوە ئەگەوەی بکەینەوە بریدبۆردمان هەیە. بریدبۆرد کە پێنگ دێت لە بازار وەکو جەڕۆسی بووە لە کاتێک کە ئاگرێک شتێک دەبێتەوە خوا نەخواستە. و لێرەش ڕزیستەرمان هەیە کە ئەوش وەکو هەمان ئیشی ڕێلێ سویچ سنسەر دەکاتن کە ئیشی تەحویلکردنی کارەبایە بۆ ئەوەی ڤۆڵتەی زیاتر نێتە سەر ئاردوێنۆیەکە. و ئەمانش کە پێک دێن لە کەفەرەکان کە بە 3D پرینتەر بەکارمانهێنیا دروستمان کردووە. ئەمەش بەرنامەی ئەمەیە، سۆفتوەری ئەمەیە، کۆنێکتمان کردووە لەگەڵ بۆردەکەمان. طبعاً بۆردەکەمان ئەم مەشروعە ئیش ناکاتەوە ئیلا لەگەڵ بەرنامەکەی کۆنێکت بکاتەوە. ئەمەش بەرنامەی ئەمەیە. بەرنامەی ئەمە دیارە ڕووم 1، ڕووم 2، ڕووم 3 هەموو ڕوومەکان تایمەری هەیە، وەختی هەیە. لەگەڵ ئەو حەساسی تەمپرچەرەوە قسەیان کردووە جەماعەت لێرەوە دەردەچێ، حرارەتی ژوورەکە چەندە، لێرە ڕوتوبەتی ژوورەکە چەندە، ئەو لێرەش دەرەچێ مەسج ئەگەر نرسەکە گەیشتی بۆ دەرگاکە و دەرچوو ئەکنۆلۆجی کرد یەکسەر لێرەوە دەرەچێ پیسبڵ، یعنی سەلیمە نەخۆشەکە. کە ئێستا هەندرێن کۆڵ بکاتەوە ئەو ئێستا
چی ئەڵێ بۆ من تایمەرەکە ئیشی کرد دەڵێ attention room 1 calling یعنی کەس داوا کاتەوە یارمەتی لە ژوور یەک فلێرەوە چێکاتەوە نرسەکە دەڕواتەوە بۆ ڕوم یەک چێک بکاتەوە کا بڕۆ ڕوم یەک ئەوە دەرگاکە کردی دەرگاکە کردی تایمەرەکە وەستا ئەلێرەوە تایمەرەکە وەستا پیسفڵی نووسی کەی تەواوی کرد چێک ئاوت بکاتەوە حتا تۆ ئەو بەزەرە قەپات بێتەوە تەواو ئێستا چێک ئاوتی کرد یارمەتی ئەو نەخۆشەی کرد لە ژووری یەک بەو سیستمە ئەم سیستمە لەکوێ خەزم دەبێت ئەمە سێ بەشمان هەیە patients rooms data recording patient information